جۆن برێنن یەکێکە لە ڕخنەگرە سەرەکیەکانی سەرۆک ترامپ بەڕێوەبەری پێشووی CIA لە سەردەمی خولی دووهەمی سەرۆک ئۆباما کردارەکانی کۆبوونەوەی هێلسنکی ترامپی لەگەڵ ڤلادیمیر پوتین کە لە مانگی ڕابردوو ئەنجامدرا شەرمەزار کرد و بە ناپاکی لە قەڵەمدا. هەر لەم هەفتەیە برێنن ڕخنەی لە ترامپ گرت پاش ئەوەی ئەمەرۆسا مانیگۆنۆمانی یاردەدەری پێشووی کۆشکی سپی بە سەگ ناودێر کرد. ئەو لێدوانانە و ئەو ڕخنانەی برێنن لە ترامپ وای کردووە کە سەرۆک ترامپ کردارێک ئەنجام بدات. درۆکەی بەڕێزبرێنن و ڕەفتارەکانی ئەم دوایانەی و هەڵچوونەکانی ڕێگناکەون لەگەڵ دەسڕاگەیشتن بۆ نهێنیەکانی دەوڵەت و دامەزراوەکانی. پاشان ساندەرز ڕایگەیاند ترامپ متمانەی ئاسایشی برێنن هەڵدەوەشێنێتەوە سیناتۆرانی هەردوو پارتی کاردانەوەیان بەرامبەر ئەم بڕیارە هەبوو. پێم وابێت زۆر ڕوونە ئەمە ئەو سەرۆکەیە کە بە شێوازی خۆی سزای بەرهەڵستە سیاسیەکانی دەدات. بە بڕوای من بەڕێز برێنن زۆر سنووری بەزاندووە و سنووردارکردنی متمانە پێی یان لێسەندنەوەی لە جێی خۆیەتی. ئەم کردارە لە ناو کاربەرسانی دەستگای هەواڵگریش دەنگیدایەوە. پارێزەر مارکزیت شارەزای دۆسیەکانی یاسایشی نیشتیمانی بە کردارێکی بێپێشینە ناودێری کرد. ئێمە هەرگیز نەمان بینیوە سەرۆکێکی ئەمریکا سەر بە هەر لایەنێک بوو بێت کردداری تاکە کەسی بکات و خۆی بخاتە نێو بابەتی متمانەی ئاسایشیەوە و ئەم بابەتە بکاتە سیاست. برێنن و ترامپ ڕۆژی پێنجشەمە کێشەکانیان بردە ڕۆژنامە سەرەکیەکانی نیشتیمانی لە کاتێکدا سەرۆک بە واڵ ستریت جورناڵی گوت دەبوایە شتێکی بکردبایە. ئەو گوتی متمانەی ئاسایشی برێننی پوچەڵ کردوتەوە بەشێکی بەهۆی پشتیوانیکردنی لە لێکۆڵێری تایبەت ڕۆبەرت مولەر. برێننیش بە نووسینێکی بیرۆڕال لە نیویۆرک تایمز وەڵامی دایەوە و ترامپی تاوانبار کردبەوەی کە هەوڵ دەدات خۆی بپارێزێت بە ترساندنی ئەو خەڵکەی کە بەرهەڵستی دەکەن. کۆشکی سپی ڕایگەیان متمانەی ئاسایشی چەند کاربەدەستێکی تری بەڕێوەبەرایەتی ئۆباماش لە ئێستادا پێداچوونەوەی بەسەردا دەکرێت.